کۆچی دوایی مامۆستا نەجم عەبدوڵڵا بەرپرسی وەقفی سوننی خانەقین خەڵکی ناوچەکە و دەڤەری گەرمیانی نیگەران کردووە. هەمووان بەداخن بۆ کۆچی دوایی ئەو زانە حەقبێژ و بەهەڵوێستە. بەرپرسی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری دەڵێت مامۆستا نەجم عەبدوڵڵا پیاوێکی دڵسۆز بوو بۆ بانگەوازی ئیسلامی و کاری ئیسلامی، دەشڵێت کەسێکی بەهەڵوێست بوو. ئەو پیاوە بەڕاستی پیاوێکی دڵسۆز بوو بۆ داوای ئیسلامی، بۆ بانگەوازی ئیسلامی، بۆ بڵاوکردنی دین، بۆ تەوحید، بەڕاستی بە خەمی داوای ئیسلامی و کاری ئیسلامی و بڵاوپێکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بوو، بۆ کەسێکی بە هەڵوێست بوو، دڵسۆز بوو، خەمی مزگەوتەکانی سنووری خانەقین بوو و بەردەوام لە هەوڵ و تێکۆشانە بوو بۆی کەوە دەستکەوتی زیاتر بەدەست بێنێ بۆ خزمەتکردنی مزگەوتەکان و داونانی خەڵک مامۆسای ئاینی لە مزگەوتەکانە و خزمەتی نوێژ خوێنان و موسڵمانان بەگشتی و لە قەزای ئیسلامیەکانیشە بەگشتیش پیاوێکی بە هەڵوێست و بەڕاستی وەک تازەترین هەڵوێستیشی لە بابەتی غەزە و ڕوبەڕووبوونەوەی جوولەکەی داگیرکەر بوو کە وتارێکی زۆر زۆر بە پێزی پێشکەش کرد و لە سۆشیال میدیا بەربڵاوە. 150,000 کوردی فی غەزە، بێبەش نییە کورد لە غەزایە، 150,000 نەسەمەی کورد هەیە ئێستا لە غەزە. السلاح الثاني الذي أقوى من النووي أحبتي في الله بيغمر صلى الله عليه وسلم لو كادوا بيني جيش مشركين وجيش مسلمان وسياسة بالعملية فرفع يديه الكريمتين وألح على الله بالدعاء اللهم انت لهذه العصابة فلن تعبد على وجه الأرض، اللهم انت على غزة فلا عزة للإسلام بعد اليوم. يهود الآن ماذا يقولون؟ يقولون خيبر خيبر يا، يقولون محمد مات ما خلف إلا بنات. پیغمبر مرديتي نهي الشسو بس لك شقان جاتر شوارك تشبو كمن دو توا أو قصي يهودا بس يوي غير الداران يوي غير الداران نتوي صلاح الدين أيوبي أبي بيندنوا لقومه خيبر خيبر يا يهود جيش محمد سيعود، خيبر خيبر يا يهود جيش محمد سيعود، حطين حطين يا يهود جيش صلاح الدين سيعود. مامۆستا نەجم عەبدوڵڵا ئیلیاس هەمەوەندی لە ساڵی 1970 لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە خانەقین خوێندووە. دواتر کۆلێژی شەریعەی لە زانکۆی بەغداد تەواو کردووە. لە ساڵی 1998 وەک پێشنوێژ و وتارخوێن دامەزراوە. هەروەها لە ساڵی 2023 بڕوانامەی دکتۆرای فەخری پێبەخشراوە. وتەبێژی لقی زانایانی ئاینی گەرمیان دەڵێت مامۆستا نەجم عەبدوڵڵا تەنانەت لە ڕووی کۆمەڵایەتی و بەخشین و هاوکاری ڕێکخراوە ئیسلامیەکانیش کەسێکی نمونەیی و کاریگەر بووە. ئەو پیاوە کەسێکی بەتوانا بوو لە ڕووی علمیەوە، کەسێکی بەتوانا بوو بۆ دڵسۆزی بۆ ئیسلام، کەسێکی بەتوانا بوو دڵسۆزی بۆ کارەکەی خۆی. بەڕاستی ناوچەی خانەقین ئیستا بۆشایەکی زۆری تێکەوتووە بە هۆکاری کۆچکردنی ئەم برا بەڕێزەمان. بەڕاستی ئەم پیاوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی زۆر بەتوانا بوو، لە ڕووی هاوکاری و یارمەتیدانی ڕێکخراوە ئیسلامیەکان کە خەریکی قورئان خوێندن و خەریکی دەرز و وانەوتنەکانی ئیسلامین، بەڕاستی ئەم پیاوە دەورێکی کاریگەری بووە. بەڕاستی ئەم پیاوە کەسێک بۆ لە ڕاستیە لە ڕووی سەخاوەت و لە ڕووی بەخشین و لە ڕووی هەموو شتێکەوە پیاوێک بۆ بەڕاستی نمونەیی بووە. ڕووخۆشی و زەردەخەنە یەکێک بوو لە سیما هەرە دیارەکانی مامۆستا نەجم عەبدوڵڵا ئیلیاس، یەکێک بوو لە ڕاگرانی هاوسەنگی نێوان پێکهاتەکانی خانەقین. لە دوای ساڵی 2003ەوە بووەتە بەرپرسی وەقفی سوننی خانەقین، هەروەها بەرپرسی ناوچەی خانەقینی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی بووە. دوجار لە ڕۆژی سێشەممە 26 دوانزەی 2023 کۆچی دوایی کرد.